کورتا فیلمی سپی سیناریۆی ئازاد پێنجێنی وێنەگرتنی دابانکەریم نواندنی ڕەن و خالید محەممەد بێستون بەڕێوەبەری بەرهەم محەممەد بێستون بورهان جۆڵا ڕۆژە خالید دەرهێنانی وەلی ئازاد ماوەی فیلم هەشت قولەکە و بڕیار وایە لە فێستیڤاڵی مۆبایل کە لەلایەن بەشی سینەمای سلێمانی بەڕێوە دەچێت نمایش بکرێت. بۆ قسەکردن لەسەر فیلمەکە و بەشداریکردنی لە فێستیڤاڵی مۆبایل لە شاری سلێمانی لە ستۆدیۆ میوانداری بەڕێز وەلی ئازادمان کردووە. کاک وەلی بەخێر بێ سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. قوربانی تۆ من زۆر سوپاس دەکەم، زۆر سوپاس بۆ کەناڵە جوانەکەتان، زۆر سوپاس بۆی بەڕێز و خۆشەویست. زۆر سوپاس. کاک وەلی باس سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆ ناودنا سپی ئەم بەرهەمە ئەم کورتە فیلمە. ئەم بەرهەمەکە ناوانە فیلمی سپی لەبەرەوەی کە بەفر هەرچەندە سپی و جوانە کە شاریش داپۆشێ هەر جوانەکەی خۆی ئەمێنێتەوانێ. بەڵێ کاک وەلی وەک لە پێشەچەکە باسمان کرد ئەم کورتە فیلمە بڕیارە بەشداری لە فێستیڤاڵی مۆبایل بکە کە لەلایەن بەشی سینەمای سلێمانیەوە ئەنجامەدرێت. فیلمەکە وەرگیراوە یاخود جارێ فیلمەکە ئێمە کارمان بۆ کردووە ئێستا حالێن لە کاتی وێنەگرتن داین. بەڵێ ئەتر تقریبان نەتاوەکو جارێ وێنەگرتن تەواو نەبووە. بەڵێ مۆنتاژیش ماوە. مۆنتاژیش ماوە بەڵام ئەتر هەتاوەکو 15 ئێمە فیلممان لێ وەرەگیرێ لە دواتر ڕوانەی بەڵێ لیژنەی وەرگرتنی فێستیڤاڵی مۆبایل. بەڵێ ئەتر لە 5 لە سینەماکانە عەرز دەکرێت. بەڵێ کاک وەلی ئەمە چەندەم بەرهەمتە ئەمە یەکەم بەرهەمتە یاخود پێشتر بەرهەمی کات هەبووە چ وەکو دەرهێنان بێ یاخود وەکو سیناریۆ نووسین بێ وەکو نواندن بێ. من خۆم کاری سیناریۆ نووسین دەکەم و ئەکتەریشم لەگەڵیاوە چیرۆک نووسم و نۆڤڵەتێکشم نووسیوەتەوانێ بەڵام ئەمە وەکو کاری دەهێنا یەکەم کاری دەهێنامە بەڕاستی من ڕاشکەوانە بم لەگەڵ تۆ زۆر بەترسەوە هەنگاوم ناوە بەڵام من متمانیگە تاو ڕادە بە دەربە خۆم و عشقم بۆ هونەرەکەم و کارەکەی خۆمێ. بەڵێ کەواتە هەر ئەو متمانیە وای لێ کردی کە تۆ یەکەم کاری دەرهێنام بکەیت. بەڵێ ئەو متمانی وای لێگرم چونکە ئەگەر ئینسان متمانی بەخۆی هەبێت ئەتوانێت زۆشتی گەورەتر لەوە بکات. دەرهێنانیش کارێکی زۆر گەورەیە توانایەکی باشەوێت ئەزمونێکی باشەوێت بەڵام من خۆمم بۆ ئامادە کردو خوێنەوەم لەسەری کردووە. بەڵێ کاک وەلیت بەرهەمهێنانی ئەم فیلمە یاخود کاری دەرهێنانی کە لایەن تۆ کراوە ئەمە هاندەر نابێت بۆ ئەوەی لە داهاتوودا جگە لە مۆبایل بە جۆرەکانی تری کامێرە کورتە فیلمی تر کاری دەرهێنانی بۆ بکەیت یاخود سیناریۆ بۆ کورتە فیلمێکیکە بنووسی یاخود پرۆژەیەکی داهاتوو مەبەستم ئەوەیە ئەم بەرهەمە تا چەند کاریگەری بەسەر خودی کاک وەلیەوە بێت. وەکو بۆ خودی شخصی خۆم کاریگەرێکی زۆری هەیە بەسەرمەوە چونکە من ئەمە یەکەمیش و کۆتاییشم نابێت و من خۆم سیناریۆیەکی تریشم هەیە بۆ فیلمی بۆ سینەمای درێژ یعنی ماوەکەی 90 خولەکە بەڵام ئەترەوە کێشەکەوێت کە بودجە نیە گیناگە بودجە بێ ئەمەش دەتوانین کە کاری لەسەر بکەین و من ئەمە سەرەتا من زۆر سپاسی هونەرمەندانی بەشی سینەمای سلێمانیکەم کەم فستیڤاڵیان کردوێتەوانێ فستیڤاڵی مۆبایل چونکە ئەمە بیانوێکی باشە بۆ لاوەکان و بۆ بەهرەدارەکان دەرفەتێکە ئەم فێستیڤاڵی مۆبایل کە هانی گەنجان بدات کە دواتر بەردەوام بن لەسەر ئەوەی کە کاری دەرهێنام بکەن یاخود نواندن بکەن فیلما بێ یاخود لە فیلمی درێژا بێ. بەڵێ چونکە من کوی کە پێم وتی ئەمە بیانوێکی باشە بۆ ئەوەی کە بۆ هەم لاوەکان بۆ هەم بۆ ئەوانی کە بەهرەدارن بۆی کە ئەمە توانای خۆیان بسەلمێنن تیا چکە ئەمە ماوەکەی کورتە و کاتیش کەمە بەڕاستی ئەمە وەکو دراما و فیلمی درێژ نییە ئەمە تەنیا خەیاڵ ئەتوانێت جوانتر بەجەستێکە ئەمە چۆن بڵێ ئەزمونونەکانی دەرێنەر سیناریۆ نووس ئەکتەر کاستی نەتوانێت تیا هەڵبسەنگێنرێت و من زۆر سپاسی مامۆستا ئازاد پێنجێنیەکەم کە ئەم سیناریۆی یامی و لە منی ڕابینی کە من کاری دەرێنانی بۆ بکەم چونکە ئەمە یەکەم ئەزمونی منە بۆ کاری دەرهێنان بەڵام بە خۆشحاڵیەوانە من توانیم کارەکە بەسەر کەوتووی بکەم و ئیشەڵا کارێکە بێت لە فستیڤاڵەکانە کە بینەر ئەیبینێتەوانی و ئەی خۆی لەسەر دەدرێت.
بەڵێ ئێمە شوێستەکەوتنە بۆ خوازیین. زۆر سپاس. کاگوەلی پێشتر هیچ شقولێکت بینیوە لە بواری دەرهێنان بێ لە وێنەگرتن بێ یاخود سینارۆ نووسین بێت؟ وەکو خۆلی شقولێکم نەبینەوە بەڵام من خۆم وەکوی کە خۆت ڕیسێرجەکەی خۆت متابعەت هەیە؟ متابعەکەم خۆم من سواسی مامۆستا پێنجوێنیەکەم هەمیشە هاوکارمە زۆر سپاسی کاگا کۆڕەشەکەم هەمیشە هاوکارمە زۆر سپاسی کاکاوان عەزیزەکەم زۆر هاوکارمە زۆر سپاسی مامۆستا کامەران نووری گوڵاڵاکەم زۆری لە مامۆستاکانی تر مای حەسەن و کاک ئەحمەد جوڵامانە زۆر هاوکاری منن زۆر ئامۆژگاری مەکەم وەی کارەکان زۆر بە باشی بەڕێوە بچێت سیناریۆ زیاتر بنووسم کاری دەرهێنانی زیاتر بکەم کاری ئەکتینی زیاتر بکەم بۆ هەشت بوارێک بێت. کەواتە ئەکرێ بڵین ئێستا وەلی ئازاد خۆی لە کامیانە بینێتەوە بواری سیناریۆ یاخود وێنەگرتن یاخود دەرهێنان؟ کامیان دڵخوازە بەلای وەلی ئازادەوە بمێ ڕاشکەوانە بم لەگەڵ تویا کە زیاتر خۆمی تیابی بینمەوانێ کاری سیناریۆ نووسین و دەرهێنانە کە من زیاتر خۆمی تیابین و ئەزانم کە لەوە زۆر زیاتر سەرکەوتوتر و باشرم ڕەنگە بۆ ئۆکتینەکە زۆر باشم بەڵامەوەی کە من خۆم وەکو شخصی خودی خۆم بەوەیان زیاتر دەزانم کە تواناکەم لەوە زیاتر و خەیاڵم جوانترێ بۆ ئیشکردن. بەڵێ کاگوەلی با منەوە پرسیارەش لێ بکەم فێستیڤاڵی مۆبایل کە وەک باسمان کرد لەلایەن بەشی هونەری سینەمای سلێمانی و ئەنجامەدرێت ئەمە تا چەند کاریگەریە بێ بۆ سەر لاوان کە بەردەوام بن لە کاری هونەری ئەمە هاندانێک نییە خۆی لە خۆیە؟ بەڵێ ئەمە مەرج نییە تۆ هەر فیلمێک بەشداری کرد خەڵات بێنێ بەڵام وەرگرتنی فیلمەکە خۆی لە خۆیان هاندانێکە بۆ ئەو هونەرمەندە لاوانە کە دواتر بەردەوام بن لە کاری هونەری. بەڵێ بەتاکید من وەکوی کە بڵێ بۆ خەڵات وەرگرتن یاخود بۆ ئەم شتانە بەلای منەوە هیچ گرنگ نییە. گرنگی من لێرە وەکو گەنجە گرنگی کە من لە هونەر تێگەشتێت بەستم هەموو نەرمەدە مافی خۆیتی خەڵات وەرگێت بەڵام لەگەڵ ئەوە شاوەریشی نەگرێت خۆی لە خۆیە بەڕێوەچوونی ئەم فێستیڤاڵە بەشداریکردنی فیلمی گەنجان فیلمی مۆبایل کە لە ڕێ مۆبایل و وێنەیە گیرێت لەم فێستیڤاڵە خۆی لە خۆیان جۆرێکە لە هاندان بۆ هونەرمەندانی لاو کە بەشدار بن لە کارەکانی داهاتووە. بەڵێ منیش مەبەستاکەم لەوە من بۆیە کە وتمە لە سەرتاشەوە سپاس و دەستخۆشی خۆم ئاڕاستی و نەرمەندانی بەشی سینەمای سلێمانیەکەم کەم فستیڤاڵیان کردوتەوانێت چونکە ئەمە هاندانێکی باشە بۆ گەنج کە بتوانێت بە موبایلەکەی خۆی بە کاری سیناریۆ نووسیم کە کاری دەرهێنام کە کاری ئەکتیم کات پەیامەکەی خۆی بگەێنێت چونکە بەداخەوە گەنجان لەم وڵاتەیە خەونەکانمان ڕەنگاڵە نین نەبێ خۆمان ڕەنگی بکەین چونکە هیچ دەرگایەک نییە بۆ گەنجەکان کەوی کە بتوانێت کاری تیا بکات چکە ئێمە هەچ کارێک ئەم کاری کە ئێساش کە کردومانە ئێمە هەم مادی هەم معنەوی هەم لە ڕووی تەکنیکەوانێ هەمووی خۆمان کردومانە. بەڵێ هونەرمەند وەلی ئازاد سپاس کە ڕاستەخۆ لەستە دۆ لەگەڵمان بوون. زۆر سپاس بێەوە زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەتان کە دەرفەتیەوەتان پێیام لەسەرم کارە جوانی خۆمان قسە بکەم.